بۆچی 4 ساڵ جارێک مانگی شوبات دەبێتە 29 ڕۆژ؟ بە پێچەوانی تێگەیشتنە باوەکانەوە ساڵێکی تەواو 365 ڕۆژ نییە، بەڵکو 365 ڕۆژ و 6 کاتژمێرە بۆی زەوی خولێکی تەواو بە دەوری خۆردا ئەنجام بدات. بەڵام ئەو 6 کاتژمێرە پەیوەندی بە 29 ڕۆژی شوباتەوە چییە؟ لە ساڵی 1582ەوە بۆ ئەوەی ساڵ ڕێک بخرێتەوە ژماری ڕۆژەکانی ساڵکرانە 365 ڕۆژی تەواو. ساڵانە چارەکە ڕۆژەکان کۆ دەکرێتەوە و لە ساڵی چوارمدا ڕۆژێک بۆ 365 ڕۆژەکە زیاد دەکرێت و دەبێتە 366 ڕۆژ. هەر بۆیە 4 ساڵ جارێک مانگی شوبات دەبێتە 29 ڕۆژ. لە فەلەک ناسیشدا ئەم ساڵە پێی دەگوترێت ساڵی پڕ، بۆیە ئەو کەسانی لەم ڕۆژەدا لەدایک بوون 4 ساڵ جارێک یادەکە دەکەنەوە. کام هاوڕێت لەم ڕۆژەدا لەدایک بووە پیرۆزبایی لێ بکە.